لە هەر جاکێ بێن دەم باش دەمێ پێشکەشکردنا بورتانە دەمژمێر شەشە و دەست پێکێ دەژی سارنوچە. سەرۆک مەسعود بەرزانی پێشوازی لە شاندەکە دەستەیە سەرۆکاتی ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە کرد. دە ئەنجامە تۆپبارانکردنە گروپێن چەکدار ژێ بەژارۆکێتر ڕفاتێرە بەدەهان زارۆکێن ئەفرینی شەهید و بریندار بوون. لە باژارێ کوبانەی ڕۆژاوای کوردستانە ئیرۆ چوارەمین گەرە تورکی ڕۆسی بڕێ بەچوو. ئەلمانیا دەبێژێت دەمە نەهادەت و دەڤەرن ئارام لە سووریە تونە نەداک و پەنابەرن سووریە ڤەگەرنە وێ ناوچێ. دووبارە سلااوە سەرۆکە مەسعود بارزەنی دڵگرانیا خۆش هەوڵە نەگوهارتنە دموگرافیا ڕۆژاوای کوردستانە نیشاندا و گۆت ji بۆی پاشە ڕۆژە سووریە و ناخشارەیاوی پێویستە ئالیەن کوردیش بۆی مسۆکەرکردنا مافێن سیاسیên gelê Kurd yek هەڵوێست بن. داڤدیتنێکی دەلگەل ئەنجومەنە نیشتیمانیە کورد لێ سووریێ سەرۆک بەرزانی دڵگرانیا خۆش هەولێن گوهارتنە دەموگرافیا ڕۆژاوای کوردستانê و ئازارên هاتی serê gelê Kurd نیشاندا. ئیرۆ ڕۆژە سێشەمێ لە سەلاحەدینە هەرێما کوردستانê سەرۆک مەسعود بارزانی پێشوازیە شاندا سەرۆکاتیە ئەنجومەنە نیشتیمانیە کورد لێ سووریێ bi سەرۆکاتیە سعود المەلا کرد هەژمارەك دۆسەین گرێدای ڕۆژاوای کوردستانê got û bêjkirin. شاندا ئەنجومەنە نیشتیمانیە کورد لێ سووریێ jê سعود المەلا سەرۆکی ئەنەکەسێ و محەممەد اسماعیل سلێمان ئۆسۆ نەحمەد داود براهیم برۆ فێسال یوسف پێک دەهات. داڤدیتنێدا داوین پێشهاتەیەن سیاسی و مەیدانی لێ کوردستانە سووریە و دەڤەرێ ڕۆڵا وڵاتên هەرێمی و ناودەوڵەتی دێکریزا ڕۆژاوایە کوردستانê و سووریێدا بگشتی و چەندیم جارên girêdای bi rewşanha hatine gengêşekirin. Herwiha herdû aliyan dilgiraniya xwe ji hewlên guhertina demografî lê Rojavayê Kurdistanê û azar û derbideriya hatî serê welatiyên Kurd jariyê grûpên çekdariyên ser bi Tirkiye ve nîşan da. Jarî xwe ve Serok Barzanî tekez kir ku ji bo ayîndaya Sûriyê û nexşereya wê pêwîst e aliyên Kurdî ji bo rûbirûbûna hemî astengiyan û musûkerkirina mafê siyasiyê gelê Kurd yek bin. Roja duşemê jî Nîçîrvan Barzanî serokê Herêma Kurdistanê pêşwazî lê şanda serokatiya Encûmena Niştimaniya Kurd lê Sûriyê bê serokatiya Suud el-Mella kir dawîn pêşhateyên siyasî û meydanî li Kurdistana Sûriyê got û bêj kirin. Civîna şanda serokatiya Encûmena Niştimaniya Kurd lê Sûriyê li gel Serok Mes'ud Barzanî û Nîçîrvan Barzanî serokê Herêma Kurdistanê yekem civîn bû piştî ku Nîçîrvan Barzanî bû serokê Herêma Kurdistanê û hevdemî berdewamiya operasyona Tirkiye û grûpên çekdariyên bi ser ve jariyekî ve û radestkirina Hesedê ji Amûdê Til Temer û Ên Îsayê ji Rûsyayê re jariyekî dinvetê. Alî Omer Serokê Herêma Kurdistanê pêşwaziyê li şanda serokatiya Encûmena Niştimaniya Kurd li Sûriyê kir. Doha birêz Nêçîrvan Barzanî serokê Herêma Kurdistanê pêşwaziyê li şanda serokatiya Encûmena Niştimaniya Kurd li Sûriyê bi serokatiya Suud el-Mella kir. Di civînê de dawîn pêşhateyên siyasî û meydanî li Kurdistana Sûriyê û çendîn mijarên girêdayî bi rewşa henûkeyî ve li Rojavayê Kurdistanê hatine gotûbêjkirin. Şanda Encûmena Niştimaniya Kurd li Sûriyê ji Suud el-Mella serokê Enekesew محمد اسماعیل سلێمان ئۆسۆ نەحمەد داود فێسەل یوسف و فەسڵە یوسف ئەندامێن دەستەیە سەرۆکاتیە ئەنەکەسی پێک دەهات. بجبێ نەشاندا سەرۆکاتیە ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە لەگەڵ بڕێز نێچیروان بارزانî سەرۆکی هەرێما کوردستانê یەکەم جبینە پشتی کو نێچیروان بارزانî بووە سەرۆکی هەرێما کوردستانê. ji bo ڕۆناهیخستنەکە بهتر لەسەر جبینە شاندا دەستەیە سەرۆکاتیە ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە لەگەڵ هەر یەک ژێ بڕێز نێچیروان بارزانî سەرۆکی هەرێما کوردستانê و هەروەها بڕێز سەرۆک مەسعود بارزانî میوەندەریە بڕێز محەممەد اسماعیل بەرپرسێ ڕێبەبەریە پۆلیتبوریە پارتیا دموکراتە کوردستانی سووریا و هەروەها ئەندامی دەستەیە سەرۆکاتیە ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە کردە بڕێز محەممەد اسماعیل بخێر هاتی بەری هەموو شتێکی ئەزێژێ جوینە سەرۆکی هەرێما کوردستانی بڕێز نێچیروان بارزانî دەستپێکم کودۆ شاندا ئەنەکەسێ لەگەڵ وی جویا گرنگترین مژار یەن کو دەجوینە دەهاتنە بەحثکردن و ڕۆناهیخست کەتە سەر چ بوون؟ سپاس دەستخۆشی هەمی کارمەندێن بەرنامەی ئارک دەکەن گەلێک سپاس سپاسیاوی کەداوە و کارێوە دەکەم گۆ چۆپینن بۆیێرێن هەری گومڕەت تێماژێ دەێن بێ قۆناغادا
هون دلراحتی که دخلنا بجواتا كردي ناف ولات باريزن كردا براستی جواتا ملقل هجا كاك نيچيروان بارزاني سروكي هرما كردستاني گرنگ بو گلکی يعني وبجديد سر وان خالن مطرسين دس بيكي سر او مطرسين سر ملاتي ما و تنگاویا گو ملاتي ما دوی قناغا در بازبوی در تیدا در بردر کرنو کوش بکرنو و امد جغرافیا کی بچوک دانا هزه چار هزه هری مصدرین دولت تیدانا هر واسا گروپین چکدارین گلکی خراب و تندروجی تیدانا و ناف دا کاری سیاسی و ناف دا ملاتا کی سویل زحمتیه هنه و گلک تنگاویه هنه اف زحمتیه ملاتی خواه ما چاوا بهفدورا گوتو بیش کرن و ما شروفا کر چاوا ام کاربن بحمی حولی خواه بدن گام به زحمتیه سر ملاتی خواه سفک بکن آلیه تکلین سیاسی و دبلوماسی دا آلیه ناف دولتی او دولتین خواه دی رول و پیوندی دار در سوریه دا وکو امریکا یا روسیا یا دولت دورو برن یکتی اوروپا یا حتى شرادي امكارن القلبا اطرافها حمية قام كاربن مطرسية سر ملاطخة وزحمتية سر ملاطخة سفك بكن او كاري سياسي ودبلوماسي ما بشتفانيا هرما كردستان يجي خواست علي كدي وجي مثلا كاري سياسي ودبلوماسي ام ايرو قهانا قناغا كي مهم بوزيشنا سوريدا مثلا بيساندنا دستوري كوميتا دستوري اما بيوستي هيا جو هم آلينا في دولتي بشتفانيا ما بكش بحق ملاطي ما بك قناغا خباتا 6 سال خبات وقربانيين جو ملاطي ما دبوي كشاي هذا داني قام شوا كاربن ما في ملاطي خوا تخن ويد السورة سوريدا بشتفانيا آلينا في دولتي هر وصا بشتفانيا بشين اوبوزيسيوني او خلكين ديمقراط والليبرال ويجو هندري خوازن سوريا كبيشروج سوريا كباش دبينن دوی واشی وازی هم اف نرینه ها بیرو بچون سروار سیاسی و دیپلماسی سروار تنگاویل سر ملاته ما او تنگاویل سر ملاته ما نخاسم مسئله گروپ چکدار دهاتا و اف گازنده ماجی او گروپ چکدار جی بناف سر هماهنگی وانه ائتلاف سوری دانه گو گلک کریارین دوکومنت کریل جمع هنه گو کریارین خراب حق ملاته ما که همه چه شوازی کاربن و مسألة سفك بكن ونهيلن قال وان جهاتي جو كاربن تعديل وابكن ضغطيل وابكن هر وصا مسألة قهرتنا ديموغرافي ما ترسيما جديجي هيا ما جي تكسكر وجناب سروكي هرما كردستان جي يعني هردو سروكاج تكسكرن جو ما ترسيج فيه هيا وهول دان جواجي حمي جهدي خكرنا جوا ما ترسيهن كي سفك بكن باشا سروان خالا حميات باردوخي دفري ومنطقي وهروسا وضعي انجمن اجتماعي وباردوخي عراقي بقشتيد في قناغا كريزا قد هندري بغدي وعراقي دجي تشيبوي مسألة سياسية مستجدات وبيشات إنه حميجي ما دانو صادن وما نيرين خو بيرو بوشني خو أراستي هفكر مج نيرين خو جنابي ورقوتن ويجي نيرين هو وتصورات نيرين وشروبا بريس سروكي هرما كردستان جي داوين بيشاتين رجاباي كردستان وبتهبتي رجالات جمع فراتي تشوبون نریناوی شروعایش بای پیش روزای کردستان کوچبه وری کرن چبو يعني نج عادة برادر ما هرما كردستان يا جوبيجن في بكن وفي نكن يعني أول جهد در رأي ما كأم شواد بينن نريني خل سرويد بيجن يعني بترتش تيجو أمد بينن مال سر بفرا الريكفتي وما نرينا كي قوتي أو ويد بينن راس وبشتفانيا ويبش الشوازي بيكرن يعني سروي أساسي أو يعني نايب بيرام التجاري قوتن في بكن في نكن يعني أم وید بینن او دوی هون چد بینن هون چاواد بینن سروی اساسی که در فتح ویچنه کاربیم چه عالی ده پشتوانیا ما بکن که دواره سیاسی دونواسی ده دواره معنوی ده جماوری ده یعنی دوا ام حاجتی براسی دیدن مال جناب سروک جانب معنوی گلکی مهم بوجی مرا جناب ملت ما ناف جواتا کردی بگشتی ناف آلین ناف دولتی و هر وسط تکلیه وای آلین ناف دولتی تکلیه خورتنه سراسته کی بلند لامریکا را و روسا را يعني جگری سروک امریکا هات بو بيده هر وسا وزير دروای روسيا هاتي بيده هر وسا فرنسا سر مستويات بلند بهبر داخل اف مسألة جناب سروك وزير هرما كردستان چوبو تركيا
ئەوژی یەکێ ئەجنداویدا مەسلەی مەترسیەمە و مەسلەی تغییرات دیمۆغرافی ئەو مەسائلجی تێدا هەبوون یعنی شراتی چمە فراتەیەک ژێ ئەم بێژن بژارن و برێز مەسرور بەرزانی لێ تورکیا ئەوژی ئەو مەترسیە گوت سەر وڵاتی مالوێدا تێ دەستێوا گروپی چەکدار و هەروەسا مەسلەی گوهرتنە دیمۆغرافی و وەک ڕحنایەکژی دیتیە تەکەسکردنە گۆن و ئەو تشت چێ نابێت باش ئیرۆ لەگەل برێز سەرۆک مەسعود بەرزانی جویان ئەگەر تڕۆنهەیەکی بخێ سەر ناڤۆرۆکە جویناوە دەژی لەگەر سەرۆک بەرزانی چ فەرق و جوداهی هەبوو مابیناوی و یا سەرۆکی هەرێمە قوچی تقریبا مژار گەلێکی نزیکی هەبوون ینی جنابێ سەرۆک بارزانی وێجا ئەو سپاوێ مەزنە سەرۆکی مەزنە بڕاستی ئەو وەک یعنی قاسێ ئەو شعور مەرە هەیە قاسێک وەضعێک وڵاتێک کوردی کوردستانە سووریا پێ مژیلە و هەر زاویکی و هەر جهێکی و هەر تەنگاویکیدا وەک ئەم نبینن وەکانەوە کوردستانی وامژیلە ینی ئەم تایبەتمەندیکوی خاص و متابعاوی و شوپاندناوی هەمی قۆناغی گۆمڵەتی ئێمە ڕۆژانە تێرە دەرباز دەبن سەرێ ئەساسی نهژی سەفەری هاتبی و مطلع بی سەر تشتێ هەی تەفدامەژی نەرینێ ژێرا جەنابێرە گوتن ئەو مەترسیا هەیل سەر وڵاتێمە ئەف تەنگاویا گۆمڵاتێمە ئەف کوشبەرکردنا هەی مەسەلەن گروپێن چەکدار و تەنگاویە وال سەر وڵاتێمە و نمونەیە گۆ هەی و دکومنتێ گۆلجەمە هەی هەروەسا مەسەلا مەترسیا مەژیش تا ژگوهرتنە دمۆغرافیت منتیقێدا وەکی دیژی هەنێک بریارێمە وەکو ما ئەنجومەنە نیشتیمانی کوردی لێدێ جواتێ خۆی کردبوو بریارن مەستاندە بوون دەرباری هەماهنگگیە سووریدا دەرباری تێکویە لەگەل دەوڵەتی هەرێمی و سیاسی و دیبلۆماسی وەکو ناودەوڵەتی و هەرێمیدا ئەف تەسەوراتی خۆمەش جەنابێ ڕاستەعرات کردن حتا ڕادایەکی بلندجی گەلێکی دڵخۆش بوون و جهدێکی باش کردیوە خاڵن باشی گرنگ و جواتن سەرکەفتی کردنە سەرێکی ما گوهدا نێرینێویژی تەسەوراتی جەنابێ سەرۆکژی سەر ئەوژی عینی مەترسیاوی سەر مەسەلا گوهرتنێ دمۆغرافی بجددی ئەوژی لێت نەرن تاکی دکن سەرێ و متابعە و شۆپینن گاو گاو گەل هەمی ئەطرافا و هەمی ئالیان مەسەلا یەک هەلوێستیا ناو مالا کوردی بخوادەژی گە هەگەر تشتێکی جددی و مزداقیاوی هەبە تشتێکی ینی گۆری نەها گوهرتنن منتیقێدا شێبوونە میلەفێ دەڤرا سووریا بەگشتی حتا ڕادەیەکی کە تێ دەستی ڕووسادا ئەفژی ینی بابەتەکات بێ ئەو نێزیک و شاندەکمەژی هەر رووسیا گۆژ رووسا بخوازە پشتەوانیامەد لژنا دەستوری دەژی هەروەسا پشتەوانیامەد گۆ نەهێ لە مەترسی سەر وڵاتێمە چێ بێت وان دەڤەرێمەدە زێدە کۆچبەری چێنە بە تەنگاوی چێنە بە کەوادرێمە ئەف مەسائلێ سیاسی پێشهاتێن نەهد منتیقێدا پشتی ئەو ڕێکەفتنە تورکیا و رووسیا و ئەمریکا و تورکیا و هاتنە هەجانێن ڕژێمێ ئەف مەسائلێ هەگو ئەو مەترسیال سەر وڵاتێمە حتاکی ڕادەیە ئەم کارەبن سڤک بکەن گەل علااقەتی گرناڤ هەمی دەولەتە هەروەسا پشتەوانیا سەرۆکاتی هەرێما کوردستانی و جەنابێ سەرۆک تایبەت باشە برێز محەممەد اسماعیل هەڵۆستا سەرۆک بارزانی مەسعود بەرزانی بۆی یەکڕێزی ئەنگو یەک هەڵوێستیە ئالین کوردی لە ڕۆژاوای کوردستانێ چ بوو پێشنیاراویش بۆی یەکبوونێت پێشنیار هاتنەکردن گوت و پێشکردن دەربارەی هەڵوستی دەچاتەکرد ئەو نە پێشنیار ئەو جەنابێ سەرۆک یعنی نەبەس پشتەوانی ئالیکی سیاسی کوردیت کە پشتەوانیا مڵەتی کورد قەدیا کوردی کوردستان سوێت کە مڵەت بەگشتی کێشەیە کوردی بەگشتی کە حتا کی ڕادەیە گە ئەم کاربن ئەو تشتێکە جددی هەبێ مەسلحە وڵاتێمەدا بە تەنگاوی جوات ئەمە ڕابن ئەم کاربن یەک هەلوێستیەکی ناو کوردادا دوێ قۆناغا هەدا چێکە دوان بەرەدۆخی نهدا ڕژێن ڤەدگەرە مەترسیاوی هەیە سەر خەلکێ تەدەخولات تورکیا مەترسیاوی هەیە ئالیێن ناودەولەتی ئەگەر بریارەکە ناودەولەتی تنە بێ چ ئالیە دوقۆلی بن سێ قۆلی بن بەڕێوەندیان وان دەولەتی هەبن تعدال سەر وڵاتی مە مەترسی هەیە سەرڤەیەکێ جەنابێ سەرۆک پشتەوانیا قەدیا کوردی لە دەرەوەی کوردستانە سوورێت کە پشتەوانیا تەفگەرە بزاوە ڕزگاری خوازە کوردی بتەڤایی گشتی پشتەوانیت کە و تشتێکی سرشتیە وی بێژە یەک هەلوێستیان ناو مالا کوردی مکاربن وی هەمی بزاوە جهدی خۆشی بەری نەهاکردن ئەو ڕێکەفتنە هەولێر و یا دهۆکێ و هەروەسا پشتەوانیا دەست پێشخەریا فەرەنسی کرد یعنی خواست چ ڕاد حتا ئەمە چ ممکن هەبێ و کورد نزیکی هەبن
شێترە بەلاوەلا بێ مرحلە هەدا سەروی ئەساسی هەلوێستاوی دیارە لێ وەکیدی وەک ئەم چاوات بینن یعنی نسبەتی باستی مەسەن ئەمجی یەک هەلوێستیە ئەم حتاکی دەرەجێ جدیەتاوی هەبێت طرفێ دی منە تێخویاکردن ما هەمی ینی ئاستەنگێ هەی نەمەدانینە یعنی پەیەدە بووە سەبەبێ vê کاریسا سەر وڵاتی مەداهاتی بیا سەبەبێ چوونە ئەفرینێ و بوو سەبەبێ چوونە کۆبانێ و چوونە تەلابیاد و سەرێکانیەژی بۆ بڤێمەژی بمینین وی حەمت شتێ دیژی هەر فەڤانە وەختێ ڕێکەفتن گەل کوردان نەکردن و ئالیە خۆ تەنێ مەشیکردن و ئالیە خۆشی بێت چ ڕێکەفتن ناو ئالیە ناودەوڵەتیرە يعني مجرد اجندات تنفيذ بريز محمد اسماعيل مثلا مجالك وبحث تايبتي روشو بيش فشونن روشالات جمع فرات اللي بريوي اتخازم تنابا قد نخرة تقو كوما برياري انا قصيد جويني خدا مدعي جسرو كهرما كورتان را مدانا خويا كرنو مجرد ما يشكرنا بيجن جوينن انا قصيد كوهاتنا جامدان جد هاتا قوستنا قو دنگي خلقي بو آليگنا انا قصيد هەڵوێستاوێ لەگەر ئەتیلاپێ پەیوەندیە گەر ئەتیلاپێ بچڕەنگی بدێ بریاری بێ دەربارێ بدێ دەربارەی پێشوەچوونە ڕۆژهەڵاتی جەمێ فەراتێ چوونە هەردوو باژارن گرێسپی و سەرەکانیە ئەنەکسێت بە جوینێ خۆدا دەرئەنجامێن جوینێ بریارن کو هات نەستاندن جوینێن ئەکسێ دەچوو ڕاستی سەر با خالا هەمیە دانوستاندن چێ بوو جواتەکە بەرفرە بوو بەرگۆ سەرۆکاتی ئەنجومەنە نیشتیمانی کوردی هەروەسا نونەری مە هەندرێ هەیئا تەفاوضێدا و لجنا دستوری نونەرێ ئەنجومەنێ دامەهەنگێدا ئامادە بوو نونەرێ سەرۆکێ ئۆفیسا پەیوەندیێنج دەرە سەر وان خالا هەمیە هاتن ڕاوەستاندن مەسەلا هەماهنگگیێ نامەیەکی ژواراشیان دیە گەم مەسائلێمە کاربن حیوارێ سەرهەف دەبینن هەنێک ڕاستی وەکو تەوەترێکی دە علاقاتی مادا چێ بیات زەحمەتیک نەتیجە ئەv وان ممارەساتێن وان گروپێن چەکداری بناوێ جێش الوەتانی زەحمەتیە گوت سەر وڵاتی مەدادینن ئەم vê دیفاعیت بەر حەقی خۆدا بکە دەر وڵاتی خۆدا بکە دەرباری وان گروپێن خراپ هەروەسا نسبەتی رووسیا وەک مشوار گوت مەسڵ مۆدوعی لجنا دستوری ژمارە مهمە و رووسیا ملەفی سووریدا گەلێکی ڕۆلەکوێ هەیە پەیوەندی گەل ئەمریکان گەل ئالیەن ئۆڕۆپی ببوورە ئەv هەمی هاتن دانوستاندن سەرواچی بوو گفتوگۆل سەرواچی بوو مە بریارن دژی تەسەوراتن مە نێرینەکە تەسەورێکی ژدانی گۆ کارێ گۆم کار بن سەر بشۆپین دوێ قۆناغا هەدا کە تشتێک گۆ مەسلحە وڵاتیما تێدا هەبە قەدیاما تێدا گەشت بە لەنۆ ئیرۆ ڕۆژ ئەم گەهانە بەر لجنا یعنی ئەv 6 ساڵە حرەکا کوردی خەباتێت کەش بوو بگهە دستورە سووری و تشتێکی خۆ تێخن ناو دستورە سووریدا ئیرۆ ئەم گەهانە دستورە سووری تێ نەقاشەکردن شەن سێمەی تەنگاو ناومە و ئۆپۆزیسیۆنێدا هەنگی ناکۆکی چی بێ ئەڤە کەتە وەختێکی و دوێ کۆمیتا دستوری دەژی ڕژێم ئاریمە ناکە سەربخۆین تابعیەوە متحیدەژی ئاریمە ناکە هەمە هەر دیسایە ئۆپۆزیسیۆنێنە ئەم حاجەتی وان نونەرێمە تێدا وەکو ژمارە هەندێک ئۆپۆزیسیۆنێ حتا ڕادایەکی عقلمەندێەوە پشتەوانیامەتکەن ئەم نەهێلن ئەجوای نامەوانگەرکی تەوەترا زێدا هەبێ هەرێک مەرێدێ حاجەتی وایە ئەوژی حاجەتی منە گۆ ئۆپۆزیسیۆن وەختێ ڕەنگە کوردی تێدا تونە بە جواژی ڕژی کێمایە و سەقەتە سەروی ئەساسی مەسائلێمە بنقاشی و حیوارێ ما بتر بایقداندای ئەوەیە ئەمێ تەسەوراتێمە هەنە ئەمێ سەروی ئەساسی ژعالیکی بە ئەمێ بەڕەوانیکی بەرحەقی وڵاتی خۆت بەرتەنگاویە سەر وڵاتی خۆ ئەمێ چاک بکن و مواقفێمە دیارن و بەیاناتێمە هەلوێستامە جایەکی دیڤژی واری سیاسی و دیبلۆماسی و دانوستاندنێ ئەو ڕێکی ڤەکریە و ئەم دبینین چارەسەرێکی باشش هەر کێشایرە گوت هەر جهی دەژی چێ بە ئالیە ناودەولەتی ئیرۆ یعنی ڕووس حەقی وڵاتێمان نەعاجزن ئەوەیە فرسەتەکە بەس ئەمەلەکە گەهەیە تێدا گەم کاربن دڕیا پەیوەندیە زێدە جەم گەل رووسا ئەم کاربن پشتەوانیاوان دەرباری نەخاسم نەها کۆمیتا دستوری تقریبان ئەوجی کە دەستێ رووسادا یعنی پشتی ڕژێمێ هەرقەلە چێ کرد ئەوجی کە تێ دەستی رووسادا
مفتاح ملف سوري تقريبا حتى ردايك مظن كتير دستي روس حدود منطقة ماي نابينا ما وتركادا كتير دستي روس هناك نظام آنية وكواجهة لي عمليا باجاري قلت خندستي روسا يعني بن ضمانة روسي داي فروسيا رولاوي جرينجاد سوريا دا سروي أساسي تكليم باشي سياسي ودبلوماسي أمجد خازن بوارا بكنت في قناغة هذا حتى ردايكي أم حسنا كان دجاتيا تركيا بكن هجر أو دجاتيا ما ملاطي ما وقضية ما نك أم حسنا كان دجاتيا ولاتكي جيرانا أم تقدير دكن مصالحي ويهنا حدودك ويدريج سوريا هيا رولك ويد سر ساحة سوريا هيا لي دويب بيخويا كرنج يعني نشر بككتني عمليا تخويا كرن كأنه شر ملاطكي وقضية ملاطكي كرن أما في حمل بر حقي خبدن بر ملاطي خبدن بر قضية خبدن جبرجو أمجروسا رجيش حمي أليا ربي صار شاشة وجه أدبيجم أما ملاطك سر عرض أخوانا ملاطك في حقوق مهب يعني تكليم الجال كي آليين سياسي ودبلوماسي حتى الجال رجيمي الجال أوبوزيسيوني الجال روسيا الجال أمريكا أم ملاتكن أم بيكهاتكي بنجهينن بيكهاتي سوريا وهذا ملاتكن حقكي ما هي دفي حقي ما بكيف الدستور سوريا ده دفي أو خلكي بين رولا سوريا ده دفي الحق كردي روني نخاسم قضية كردي نوليدي 2011 تانية قضية ملاتكية تايبت مندياويها خصوصياوي نتويها ظلم وزورك وتعدايكي وزحمتيكي هاتي سريوي حتى فان دهين صالة دا ما تندو تيجي وزحمتي وطنقافي بحق ملاطي مدى هاتي كرن دفي افتشتها رابط بله باشا بريز محمد اسماعيل او پیش بچونن لروشارات چمه فرات چون چبون کنترل کرنا گریسپی سریکانیه شارنزيكي تلتمر بوا عين عيسى مطرسي سركوباني هيا أب بيشوچون السر عدش عليان كسيبة شاو هاتنا نرخاندن ده جوينة ده أبيك ويا دوجي و بيشوچونان دوزا كردي جهاننا چو قناغا كي قناغا برف باش وبرن يانجي برف پیش وبرن براستي طبعا عفرين وقتي شو ونابنا جريسبي وسريكانية باكيتك 120 كيلومتر معناها 32 كيلومتر يعني تشتكي قلكي مهمة اف في امشاراكي بكن اف ملات شكل ششي وازيها وفقر سر مالي خوا سر ملكي خوا سر هناك اراميد شبه ام لفكي بزاف وبهيز بكن قال حمي آلية ناف دولتي قال حمين رخرا ما ناماكي شانجج أنطونيو غوتيرس أمين عام المتحدة سر طنقافية قول سر ملاطي ما سر كريارين خرابة قول بحق ملاطي ما تيكرن قهرتنا الديموغرافي قول ديار دبت ما في مسألة ده ممارسات فان جروبين بنافي الجيش الوطني ما أفتهذا بدوكومنت هجي وما ناماجي شانجج ميد حميها والبدن حمي آلية ده كأم في مطرسيها سر ملاطي ما بقمان ما هجر بريارك ناف دولتي هبه إيرو كيشايا كردي ظرفك موضوعي قلكي قش جرايا يعني ظرفك سياسي دولي قضية كرديرة كسكي ديجي قضية كردي نا أمريكا ونا الروس ونا متحدة ونا أوروبا ونا كسك هجر نا ريكفتنا كناف دولتي شبه وقت اتفاقات دقولينا بين دو دولتابن يعني سي دولتابن يعني جروب شكدار ودولت نابن أنا برجوندي واني شخصينا ما تعداد جين ملاطمة وحتى أنا ملاطمة ضريبة فان ريكفتنين يعني ريكفتنا تركي وأمريكي طنقافيك أمريكا على أساس أفشنجار أمريكا تبيع من انسحابكن وقتها تبيع من انسحابكن قهرتنا كحمتش تي قهرتن بشي چند روجات بيجنا أما هي انسحاب نكريا هنكي أو مسائل فدقارن بيجا يا قالكي ديار دفي مسألة ده بايدا اگر أمريكا بيجي أم انسحابكن ترنجم روسات بيون شد خوازن بكن روجا دي أمريكا بيعمل فقرن ديسا جواد قرن ديسا شنجم أمريكا يعني مصداقية خو الجم أمريكا نجي فقط عندنا والجم روساجي أف في شكلي وتناخوا أف جهتك بتناخوا بنوع في نوع سياسته براستي تعدايك تجينا سر ملاطمة أو جي نكي متعدايا ويتينا أو قهرتنا قو شيتك أو تهجيرا قد منطقة ذا شيبوي أو كريارين خرابي قو حقي بملاطي هاتي كرنج جيل آليكي آلي يك
تا یەک ئالی کری نەکی میوان خراپیە گۆل سەر وڵاتی ماژ ئالیێ وا دەوڵەتێ دۆرەبەرش بێجا ئەم هەوڵ ددن جهدێ مەحەمی سەر ئەساسێ یەکزێ چارەسەریا سیاسی سووریە بەگشتی بریارە 254 ژێر چارەدەریکی ناودەوڵەتی چێبێ وی تشتێکی وڵاتی ما تێدا هەبێ یان اتفاقات ناودەوڵەتی سەر دەڤەرێ چێبن ئەم بزاوەمە تەرکیزێت سەروێ نقطێت ئەگەر هەیەش بۆی پێشەڕۆژیان بۆ گەشتبینیش بۆی پێشەڕۆژا کوردان و بریارە ناودەوڵەتی دووەژۆندیا کوردانە دەرکەوێت وەضعی سووری ولۆ نامینە وەضعی سووری وێ دیماهی ژێر بێ وەضعکی ژێر بێ ڕاستە هێنجێ تەنگاوی هەیە هین زەلال نەبیە لێ وەختێ چارەسەرکردنا کریزا سووری چارەسەرکردنا مەسەلا کوردی وێ ناودار گەلک سپاسش بۆی بڕێز محەممەد ئیسماعیل ئەندامێ دەستەیە سەرۆکاتی ئەنجومەنە نیشتیمانیا کورد لە سووریە گەرمم گەلک سپاس بەردەوام گروپیان چەکداریان سەر بە تورکیا بە بنپێکردان لە عەفرینێ ئەنجام دەدن و هەری داویجی کۆمکوژیەک لە بەژارێت کە ڕەفعات ئەنجامدان کو بەهترە قوربانیان زاڕۆک بوون. گروپên çekdar yên ser bi Tirkiye ve bajarê di Refat tûbaran kirin û komkujiyek encamdan û di encama tûbarankirinê de bi dehan kes bûne qurbanî û şehîd ketin ku bêhtiriya wan jî zarok bûn û herwiha bi dehan kes birîndar bûn. Navên şehîdan ev in ku bêhtira wan zarokin û jmareya wan 10 şehîdin. Abdülfettah Alîko 3 sal, Hemuda Mihemed Alî 11 sal, Mustafa Mihemed Mecîd 10 sal, محمد عمر حمي 7 صال، عارف جعفر محمد 6 صال، عماد أحمد كيفو 9 صال، سمير عبد الرحمن حسو 12 صال، محمد عبد الرحمن حسو 15 صال، حسين عبد الله 74 صالة جگوندي جالويا يسر برا جوفيا، علي محمود عثمان 54 صالة كبنابي أبو محمود تناسكرن خلقي گوندي عدامويا يسر برا جوفيا. هروها دا انجام بومبا باران کرنه ده 10 کس بریندار بون و افجی ناوی بریندارانه. دجوار 3 سال، حنيف محمد حسو 9 صال، محمد كيفو 10 صال، خليل محمد 3 صال، حسين عمر 10 صال، إلياس حسون 6 صال، أدهم 6 صال، بيرم حسين كيلو 10 صال، أنسة كيلو 20 صال، هيفين مصطفى 6 صال. جدما کو ترکیه و گروپین چکدار ین بسر و باجار عفرین کنترول کرنه و بردوام گروپین چکدار ین سر به ترکیه و بن پیکرن دی مروفاتی در حق کردن عفرین انجام داده او جی به مبسته بجی کرنا پلان گوهرتنا دیموگرافی و نشته جی کرنا عربان لشونا کردان. لباجار کوبانه ایرو چوارمی نگره ترکی روسی به هاتا انجامدان هن جدرن خواجهیش بجار کوبانه جارکر راگهاندن که ایرو صبحه گره هزین ترکی روسیه چوارمین کوجه چوار اتومبیلن ترکی و چوارن روسی پیک دهات و به چوار بالفرن چاودریه جگونده غریب کو دکبر روشارات بجار کوبانه ده دست بکرو دگونده عین البت هولاقیه خربیسان باغدیک و خانه یه به سرگری سپیبا برای بچو همان جدران ده زانین کو او کروان لشکری ده همان ریرا و گریاو گروان نزدیکی حدود مجموعان دریش کرد. ألمانيا دبيجة دما نهادا تودبرن آرام لسوريا تنادا كو بنابرن سوريا بقرني لغوري روشا سوريا نها سوری هەمیژی پێویستیاوان بە پاراستنەکە بەردەوام هەیە. حکوومەتە ئەڵمانیایت بێژێت و دەڤەرین ئارام لە سووریە تونەنە لە دەمانهادەدا و پەنابەرین سووریێ لێڤەگەرن و پرانیا سووریانژی پێویستیاوان بێ پاراستنەکە بەردەوام هەیە. لێ راپۆرتەکێدا و وەزارەتە دەرڤای ئەڵمانیای ئامادە کردبوو ئاژانسا DPA ڕۆژا دووشەمێ بەشێکژێ بەڵافکر تێدا هاتیە گۆ پەنابەرین ڤەدگەرن سووریێ بە تایبەت یەن دژبەری ڕێژەما سووریێ ئانگۆ یەن وەک رەخنەوان و دژبەر تێن ناسکردن نەبتەنێ ئەوژی جار لە پای جارێ ڕاستەری ستەمکاری و سزا و بنچافکردنێ تێن هەروەها ڕاستی گەف و مەترسیەن ڕاستەڕاست دژیانە خۆدە تێن. گرێدای vê بابەتê li bajarê Lübeckê Almanyayê jî roja çarşemê çarê meha duwazdehan karê Kongrê Wezîrên Navxweyî Almanyayê girtî û wîlayetên wê dest pê dikin. Di wî kongrî de dê berpirsên Almanyayê mijara dirêjkirina qedexekirina sepandî li ser derxistina koçberên Sûriyê bo welatên wan gengeşe bikin. Ew yek di çarçoveya hin bangên lê deverna cuda cuda li Almanyayê tên bihîstin da ku karekî awarte ji wê xala zagonî re derbarê derxistina koçberên neyasayî
یانجی yên tewanên şer bi kar anîne jê penaberên Sûriyê re li Almanyayê bibînin. Gunter Borchardt, rêveberê cîbcîkariyê rêxistina Pro Asêl, ku berevaniya mafê mirovan dike ragihand. Di baweriya min de û li gor rewşa ku Sûriyan hatê ve derbas dibe, hemî Sûrî jî pêwistiya wan bi parastineke berdewam heye. Li gorî listeya amarên Almanyaya yekgirtî, nêzî 746,000 penaberên Sûriyê tabdawiya 2018 li Almanyayê hene. Nêzî 552,000 kes ji wan daxwaza mafê penaberiyê kir. Ji wan rêjeya 95 ji sedî mafê penaberiyê Almanyayê wergirtiye. Herwiha di her 10 mehên sala 2019 de jî 33,000 kes ji koçberên Sûriyê wek yekem car daxwaza penaberiyê li Almanyayê kirine. Alî Omer. وەزیر بەڕێوانی ئەمریکا هێشیاریدا ئەنقەرا و دەبێژە دەبێت تورکیا ڕێزگرتنە لە بەرژەوەندیە ناتۆ بگرێ و وڵاتێن ئەندام دە ناتۆدا بەرژەوەندیên wê تایبەت لەبەر چاو ناگرن. Wezîrê Berevaniye Amerîka hişyarî da Enqerayê û dibêje divê Tirkiye rêzgirtinê li berjewendiyên NATOyê bigire. Mark Esper Wezîrê Berevaniye Amerîka roja duşemê daxwaz ji Tirkiye kir rêgiriyê li planên hevpeymaniya Bakurî Atlasê yên berevaniyê ji welatên Baltîk û Polandayê nema bike. Wê yekê bi fişarên xwe li ser NATOyê girê nede ta ku piştevaniya operasyona wê li Rojavayê Kurdistanê werekirin. Di hevdîtineke televîzyonî de li gel ajansa Reuters beriya lotkeya NATOyê dest pê bike. Esper hişyarî da Tirkiye û got tu welatên endam di NATOyê de gefên Tirkiye li ber çav nadînin. Divê Tirkiye guh bide astengiyên mezintir ku NATO rastî wan tê. Esper di dema ku berê xwe da Londonê ji bo beşdariyê lotkeyê de bike got nemaya min ji Tirkiye re ew e ku NATO pêwîstiya wê bi berdewamiya kar li ser planên wê ji bo welatên Baltîk Polanda heye. Ku ji ber berjewendiyên Tirkiye yên taybet naberêgiriyê li projeya NATOyê bike û amaje kir ku ya giring ew e yekrêziya NATO amadebaşiya wê derbarê dozên herî mezin hebe û ne jî NATO welatên endam di NATO de wan gef û metirsiyên taybet bi Enqera behs dike dibînin. Pêwîstiya NATOyê bi erêkirina hemî endamên xwe ku 29 endamên heye da ku plana xwe ya bihêzkirina berevaniya Polanda, Lîtwanya, Latviya, Îstonyayê li beramberî her gefekê ji Rûsyayê bicî bike. Di beramber de Tirkiye jî daxwazê ji NATOyê dike piştevaniya wê di operasyona leşkerî de li Rojavayê Kurdistanê bike û daxwazê ji NATOyê dike bê fermî YPG bêxet lîsteya terorê de merazîbûna xwe beramberî NATOyê di dexuyanî ku çawa hevpeymanên wê di NATO de piştevaniya YPG ku beşdarî di şerê Daişê de kiriye kirin. Herwiha Enqera gazindan ji Amerîka dike derbarê krîza nihaw bi vekşana wê vegirê dide. Hevdemî ku NATO amadehiya darxistina lotkeyê bê helkefta cejna heftî ya damezrandina NATOyê dike seqayên dabeşiyeke kûr di navbera Amerîka û Tirkiye de derbarê gelek mijaran tên xuyanî. Bi taybet operasyona Tirkiye li Rojavayê Kurdistanê û pêwendiya Tirkiye ya berevaniyê ku zêde bûye bi Rûsyê re. Alî Omer. لێنسی گراهام و کریس ئەڤان هۆلین ئەندامێن ئەنجومەنن پیرێن ئەمریکا نامەیەک بۆ مایک پۆمپیۆ وەزیرە دەربێ ئەمریکا شاندن و تێدا داخوازە سەپاندنە سزایان بەسەر تورکیا دەکردن و گوتن ئیدی نابێ دەرفەت بێ تورکیا وەرێدان و بوویە دەمێ بەجێکردنا سزایان. دوو سیناتۆران ئەمریکی داخواز ji îdareya Donald Trump serokê Amerîka kirin ku sizayan bi ser Tirkiye de besepînin. Ew jê bi sedema kirîna sîstemê S-400 Rûsî ji aliyê Tirkiye ve. Lindsey Graham û Chris Van Hollen endamên Encûmenên Pîrên Amerîkan emeyek bo Mike Pompeo wezîrê dervê Amerîka şandin û tê de daxwaza sepandina sizayan bi ser Tirkiye de kirin ji ber êdî nabê derfet bi Tirkiye werêdan bûye demê bicîkirina sizayan. Herwiha her du sînatoran tekezkirin û gotin ku eger Amerîka sizayan bi ser Tirkiye de nesepînê wî demî gelek welat wê galteyê bi yasayên Amerîka bikin wê bêjin ku Amerîka nepabinde bi yasayên xwe ve tuateyek ji yasayên Amerîka re nînin. Beriya niha jî pênc sînatorên Amerîkî nameyek ji bo Mike Pompeo wezîrê dervê Amerîka şandibûn. Têde amaje bi raportên ku behsa bikar anîna çekên kîmawî ji aliyê Tirkiye ve li dijî Kurdan li Rojavayê Kurdistanê dan. Gotin ku pêwîst e li ser vê mijarê werê rawestandin. Herwiha sînatorên Amerîkî di nameya xwe de gotin ku biryar bû Amerîka sizayên tund bi ser Tirkiye de bisepîne eger Tirkiye agirvest werêkeftinê bin pê bike. Di dema niha de Tirkiye û grûpên bi serve bin pêkirinan bi balga encam didin û Amerîka tu sizayek nesepand.
جالی خۆ بە کریسڤان هۆلن سیناتۆری دیموکراتیان لە سەر ڕووپەلاخوا لە تۆڕەجڤکیە تویتەر ڕاگەهاند بوو کۆڕەجاب تایب ئەردۆگان سەرۆکەی تورکیا پشتی دوو هەفتیان ژێ سەردانێ بۆ کۆشکە سپیە ئەمریکا نەها ئەردۆگان پشتیا خۆدایە ئەمریکا و دۆناڵد ترامپ کرێس ڤان هۆلن گوتبوو دەماک و تورکیا سیستەمی بەرەبانیا S400 رووسی تاقی دەکێ تێوێ واتەیەک و تورکیا پشتاخوا لە هەپەیمانیا باکووری ئەتلەس ئانگۆ ناتۆ و ئەمریکا کردە بێوی ئاوایی ڕەجەب تایب ئەردۆگان سەرۆکەی تورکیا هێلا سۆر دەرباس کردە هەروە سیناتۆری ئەمریکی ئاماژە بۆی چەندەیە کردبوو و ئەو کار لەسەر پرۆژە یاسایە سەپاندنە سزایان بەسەر تورکیادا دەکەن ئەوژێ بسەدەما ڕژدبوونە تورکیا لەسەرکردینە سیستەمی S400 رووسی نەهادێ کۆنگرێسی ئەمریکادا کار لەسەر سەپاندنە سزایان تێکردن بەردەوامە کۆنگرێسی ئەمریکا پرۆژیان گوتو بێژ دەکێدا و سزایان بەسەر تورکیادا بەسەپینن هینا پرۆژەیە سەپاندنە سزایان 100% نەهاتیە بجیکردن بەردەبکە پارتیا داد و گەشە پێدانەیە تورکیە ئاشکارە کرد و سەرۆکای تورکیاوێ جوینەکە چوار ئالی دەربارەی ڕەوشە سووریە لە لەندەن ئەنجام بدێ ئەمەر جلێک بەردەبکە پارتیا داد و گەشە پێدانەیە سەرۆکای تورکیا ڕەجەب تایب ئەردۆگان ڕاگەهاند و چارچۆبەیە جوینن هەپەیمانیە ناتۆ و بریارە ئیرۆ لە لەندەن وەرنە ئەنجامدان ڕەجەب تایب ئەردۆگان سەرۆکای تورکیاوێ جوینەکە چوارعالی لەگەڵ ئیمانوێل ماکرۆن سەرۆکای فەرەنسا و ڕاوێژکارە ئەڵمانی ئەنجێلا مێرکل و بۆریس جۆنسۆن سەرۆکوەزیرن بەریتانیا ئەنجام بدێ وەکە جلێکدا زانین کۆ دەجوینەدا ڕەوشە سووریە بکشتی و ڕۆژهەڵاتی چەمە فەراتێ وێوارێ گۆتۆبێشکردن نونەرە سەرۆکە رووسیا بۆ سووریە تاکەسی لە سەرگرنگیا بەگەراتەبایە ناوچیان بۆ کۆنتڕۆڵە ڕژێمە سەد کرد دەجوینەکەدا لە شەمە پایتەختە سووریە ئەلێکساندەر لە فرەنتیڤ لەگەڵ بەشار لەسەد سەرۆکە ڕژێمە سووریە ڕاگەهاند و دەجوینەدا نونەرێ سەرۆکە رووسیا تاکەزیل سەرکارێ هەبەشی رووسی و ڕژێمە سەد کرد هەروەها نونەرێ سەرۆکە رووسیا گۆت دەماتەبایە ناوچیان بەگەڕنەبن کۆنتڕۆڵە ڕژێمە ئەسەددا وی دەمی ئەولەهی وێ لە سووریە بار قەرار ببێ لە گوندەوارێ گرێسپی بۆمبەکە چەندی بە هەژمارێک فەرماندارێن ئەحراری شەرقیەدا تەقیە ژێدەرەکە خۆجهی ژێ گوندەوارێ گرێسپی ژێ هەرکێرە ڕاگەهاند کە بۆمبەکە چەندی لە گوندەوارێ سلوک و لە ڕۆژاڤایە بەژارێ گرێسپی دەکەوێ بە دەوریەکە گروپە چەکدارێن ئەحراری شەرقیەدا تەقیە و دانجامدا جێگر و برایە فەرماندەی گشتیە گروپە ئەحراری شەرقیە هەبوو جعفەر شەقرە هاتە کوشتن نرخە لەیرەیە سووریە بەرامبەری دۆلاری ئەمریکی بەرەوداکەتنێ بە بەردەوامەک و ئیرۆژی لە سووریە گەهشتە نزمترین ئاستێنخوا دە دیرۆکە سووریەدا لە گۆری ژێدەرن ئابووری لە قامشلۆ ئیرۆ لە بازارە باژێر نرخەیەک دۆلاری ئەمریکی گەهشتە نزیکی 1000 لەیرەیە سووری هەروەها نرخە یۆڕۆژی لە بەرامبەری لێرەیە سووریش بۆی کڕینێ 1019 لەیرەیە سووریە و 1022 لەیرەش بۆی فرۆشتنەیە هاتنە پەناخوازن ڕۆژاوای کوردستانی بۆ هەرێما کوردستانی بەردەوامە و 245 پەناخوازن سووریە دەرباسی هەرێما کوردستانی بوون لە گۆری نابەندە هەبەشیە کریزانی هەرێما کوردستانی و دەهەیەمە 24 دەمژمێرێن بوریدا 36 پەنابرن ڕۆژاوای کوردستانی گەشتە هەرێما کوردستانی و بە وەیەکێ هەژمارە پەنابرن ڕۆژاوای کوردستانی و پشتی دەستپێکردنە ئۆپەراسیۆنە تورکی دە نەهێ مەها دەهاندا تاوەکە دۆ گەهشتیە 17,714 پەنابەری بالەفرێن شەریان ڕژێمە ئەسەد بۆمبە بارانکردنە باژارێ ئیدلیب گوندەوارەوێدا بەردەوامە ژێدەرێن خۆجهی ڕاگەهاندن و بالەفرێن شەریان ڕژێمە ئەسەد بازارێن گەلێریەن هەردوو باژارێن سەراقەب و مەعارەتن نوعمان بۆمبە بارانکردن وەکە ژێدەراندا زانیندا ئەنجامە بۆمبە بارانکردنێدا 11 سڤیل هاتنە کوشتن و بێدەهان بریندار بوون دەسا ڕۆژە قوربانیان چەکێن کیمیاویدا وەزارەتە دەربێ ئەمریکا گوت و ڕژێمە ئەسەد تاوانێن جەنگی ئەنجامدانە وەزارەتە دەربێ ئەمریکا ڕاگەهاند و ڕژێمە ئەسەد چەندین جۆرێن تاوانان ئەنجامدانە و هەنجوان تاوانێن جەنگینە و
ئاست گەهشتیەوەی چەندێک و چەکن کیمیاوی بەکاربینێ هەروە وەزارەتە دەربەی ئەمریکا تەکەس کرد کوێ دە پشتەبانیا ڕێخستنا قەداغکردنە چەکێن کیمیاویدا باردەوام بێ. وەزارەتە بەڕێوەبانیە رووسیا نووچەیەکە ڕۆژنامەیە نیویۆرک تایمزیە ئەمریکی بە داراو دەرخست و گوت و بالەفرێن شەڕیان رووسیا کامپێن پەنابەران لە ئەدلبێ بۆمبەباران نەکردنا. بەردەبکە وەزارەتە بەڕێوەبانیە رووسیا ئیگۆر کۆناشینکۆڤ ڕاگەهاند و تەبایە تۆمەتێن و ڕۆژنامەیە نیویۆرک تایمزیە ئەمریکی کواڕاستی هێزیان رووسی لە سووریەکردە دوورن ژڕاستی و تبنەمایەک ژوان تۆمەتانڕە نینە. هەروەها بەردەبکە وەزارەتە بەڕێوەبانیە رووسیا گوت و ئەو ڤیددیۆن هاتنە بەڵاوکردن ژالیە کۆمسپیان بە هاتنە دەستکاریکردن داکو و تۆمەتان ئاراستەی رووسیا بکەن. تەبێ ژیانە دەربدەری و زەحمەتیە دوو دەربدەرێن بەژارێ سەرەکانیە بەناوێن محەممەد و حەنان کۆ دەربدەرێ دەبستانەکە بەژارێ حەسەکێ بوونا پشتی چیرۆکەکە ئەبینیە 3 ساڵان کۆ بەردەوام کرد ژیانە هەبژینیە پێکانین و لە سەحەیە دەبستانی ئاهەنگ لە دارخستن و کێبخۆشی خستنە دلێ دەربدەراندا ئەو ئاهەنگ بە ئالیکاریە چەند ڕێخستنەکە خێرپازی هاتە سازکردن. راستی اف بوکو زاوه جامعه بری اشتری کانیر کوچبر ببن خواستن بزوجن و اف خورد اف 3 سال بيكش كي حز ذكر لكن نكاري بو بين ظرفين اقتصادي قال كي تعبان بو بيش خو كونا خواست بزوج اف كوچبري تشيبو بسبب هجمات دولتها ترك و هوالي بيره فللاسف الشديد اف خورتي ان هاتبو فيدا كيفي مدرسه نزحبوا او وكشكاشي حز ذكر ف يعني زحمتيك شاند وكتبوا ضائقاك نفسي قال لك من زنده ما اقتراحك مكتب شؤون منظمات رجو مكتب شؤون منظمات وافقت وهول دا حفظ منظماتك ودفيون بيف رابن وام حفظ منظمانا برعايه مكتب شؤون منظمات طبعا اف حفله شيبو بوكو زافا ان شاء الله وروج نخش بها في دور درباسكن وفيا رسالك انه جيان وبردوام ببم وان شاء الله دعوتها من الزنق وافانا فقر نجيخوا ما بهيز قشاهيك الفي مدرسه هي خلق يمني نازح باجاري سريكانيه ازوك خلقي حسك زاتم اجي كيفي امبوار بكن وكيف حري مزن ان شاء الله سريكانيه رزقار به وفقر نجي واري خوا ام جمعيات ومنظمات محلي بتنسيق مكتب شؤون منظمات حسكره ما تكفل كره بدعوتايا ام بيف رابون جمعيات جودي منظمه حسكه مركز السلام جمعيات خناب مركز سلاف بە بیاواییم کەشنە داویا بڵتانێ بەریب داوی هات نێژی دووبارە سەرنووچە سەرۆک مەسعود بەرزانی پێشوازی لە شاندەکە دەستەیە سەرۆکاتی ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە کرد دە ئەنجامە تۆپبارانکردنە گروپێن چەکدار ژێ بە ژارۆکێتر ڕفاتێرە بە دەهان زارۆکێن ئەفرینی شەهید و بریندار بوون لە باژارێ کوبانەی ڕۆژاوای کوردستانە ئیرۆ چوارەمین گەرە تورکی ڕۆسی بڕێ بەچوو ئەلمانیا دەبێژێت دەمە نەهادەت و دەبەرن ئارام لە سووریە تونە نەداک و پەنابەرن سووریە ڤەگەرنە وێ ناوچێ هەر شاد بن.